ساڵی 2017 واتە ساڵی ڕابردوو کۆی گشتی ڕووداوەکان 4444 ڕوودا و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕوویانداوە و تۆمار کراون کە لەم 4444 ڕووداوە شەژمانجی یەکەم 2031 ڕووداو بوو و شەژمانجی دووەم 2403 ڕوودا و ڕوویانداوە. لەم ژمارەیە 2541 ڕوودا و لە سنووری پۆلیسی ڕانیە بەشی پۆلیسی ڕانیە واتە لە سنووری قەزای ڕانیە 2541 ڕوودا و ڕوویداوە و واروەها 1305 ڕوودا و لە سنووری بەشی پۆلیسی پشدەر واتە دەڤەری قەڵازێ ڕوویانداوە. لە کۆی سەرجەم ئەم ڕووداوانەی کە باسمان کرد لەم 4444 ڕووداوی کە ڕوویانداوە 1952 ڕوودا و واتە 1952 دۆسیە بە ئەنجام گەیاندراون واتە داخراون یاخود هاواڵە کراون بە بڕیاری دادگاکان کە هەر سێ دادگاکانی دادگای لێکۆڵنەوەی حاجیاوە و دادگای لێکۆڵنەوەی ڕانیە و دادگای لێکۆڵنەوەی پشدەر لە خۆی دەگرێت. وە لە کۆی ئەم ڕووداوەش 1923 ڕوودا و تاکو ئێستا لەژێر لێکۆڵنیدا ماون لێکۆڵنەوەیان تێدا بەردەوامە بە هۆکاری جیاجیا تا ئێستا ڕووداوەکان تەواو نەکراون بەڵام کاری یاسایان لەسەر دەکرێت لەژێر سەرپەرشتی ئەو سێدادگانەی کە باسمان کرد. لە ساڵی 2017 ڕووداوەکان لە هەڵکشاندا بنواتە زیاتر بوون لە ساڵی 2016 کە ساڵی 2017 4444 ڕوویداوە بەڵام ساڵی 2016 3564 ڕوودا و ڕوویداوە واتە ساڵی 2017 880 ڕوودا و بە شێوەیەکی گشتی ڕویان لە زیادبوون کردووە. دەمانەوێت باسی ئەم ڕووداوانەش بکەین کە کام ڕووداوانە ڕویان لە زیادبوون کردووە. یەکەم زەن لە ڕووداوی مردنەوە دەست پێ دەکەین. ڕووداوی مردن 132 ڕوودا و لە ساڵی 2017 بە هۆکارە جیاجیەکان ڕوویداوە بەڵام لە ساڵی 2016 88 ڕوودا ڕوویداوە واتە ساڵی 2017 44 ڕوودا و زیاتری کردووە لە ڕووداوی مردن بە هۆکارە جیاجیەکان. واروەها ڕووداوی مردن ساڵی 2017 وەکو باسمان کرد 975 ڕوویداوە بە بەراورد لەگە ساڵی 2016 585 ڕوودا بووە واتە ساڵ 2017 390 ڕووداوی بریندار بوون زیادی کردووە. ڕووداوەکانی توندژی خێزانی بە هەمان شێوە ساڵی 2017 279 ڕوودا ڕوویداوە بەڵام لە ساڵی 2016 153 ڕوودا ڕوویداوە بە بەراورد 126 ڕوودا و لە ساڵ 2017 تایبەت بە توندژی دژی ژنان زیادی کردووە.